دەمانەوێت باز لە ژن و ژینگە بکەین یاخود ژن و ئیکۆلۆژی کە نانیشانی پانێڵەکەمانە بۆیە لێرەدا دەمانەوێت کورتێک لەسەر باسی ژینگە بکەین بێگومان دەزانین کە ئیکۆلۆژی زانستێک یاخود بابەتێکە کە جیهانبینیەکە بۆ کۆمەڵگا دەخاتە ڕوو ئەوەی کە ژینگە چۆن بەرەو وێران کاری براوە چۆن کاری لەسەر کراوە هەزاران ساڵان کە لەلایەن سیستەمی سەرمایەداریەوە کاری لەسەر دەکرێت بێ ئەوەی بزانێکە چ لێکەوتەیەکی هەیە یاخود بێگومان دەزانێکە چ لێکەوتێکی هەیە ببورن بەڵام خوازیاری ئەوەنی کە ئەم لایەنە خراپانە لەبەر چاو بگرن بۆیە بە شێوازێکی ناڕەوا کاری لەسەر دەکەن و لە ئێستادا دەتوانین بڵێن کە لیبرالیزمی سەوز لەلایەن سیستەمی سەرمایەداری بەڕێوە دەچێتە لەلایەکەوە باس لەوە دەکەن کە ژینگە بەرەو وێرانکاری خراپەکاری براوە بەڵام لە هەمان کاتا باسی ئەوە بۆ ئێمە کەن کە پێویستە ژینگە بپارێزین بۆ ئەوەی ئەمە پێک بێت و چارەسەر ببێت هۆشمەندی ئیکۆلۆژی کۆمەڵایەتی هیوایشی مەزن دەبەخشێت ئەگەر ئێمە لە سەدەی بیستەمدا پارادیگمای ئیکۆلۆژی بەهێز بکەین نەک تەنیا لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە هەموو جیهاندا تێکۆشان و ڕێخستنبوون و پشگیری ئیکۆلۆژی بەڵگوڕ دەوێت بۆیە تێکۆشانێکی بەم شێوەیە دەتوانێت ڕێ لە پاکتاوی ئیکۆلۆژی شارستانیەتی سەرمایەداری بگرێت بۆیە هۆشمەندی ئیکۆلۆژی زانستی بنەڕەتێکی ئایدۆلۆژیە وەک پردێکی سنوورەکانی نێوان فەلسەفە و ئەخلاقە جا سیاسەتی ئیکۆلۆژی دەتوانێت ئێمە لە کێشەکانی شارستانیەت ڕزگار بکات و بەم سیستەمە کۆمەڵگەیەکی ڕاست دێتە کایەوە تا ئیکۆلۆژی بە پێشەنگایەتی ژن پتر پێش بکەوێت سیستەمی پیاوسالاری و دەوڵەت پارێزی هەڵسەنگی دەترازێت گەر تێکۆشانی ڕاست بە پێی دیموکراسی و پاشان ئامانجی ئازادی ژن و ڕزگاربوونی سروشت پێک بێت ئەوە دەتوانێت یەکێتی ئاوە بکات بۆ ئەوەی ئێمە بتوانین خۆمان لەم قەیرانە ڕزگار بکەین شێوازی واتادار تێکۆشانێکی کۆمەڵگەی نوێی یەکبوون و ڕێخستنە بۆچی سەرۆری خۆراک گرنگە سەرکردەکانی ئێمە کاتێکە باس لە دەوڵەتێک ڕاگەاندنی دەوڵەتی کوردی ئەکەن بیریان لە سەرۆری خۆراک کردوتەوە سەرۆری خۆراکی ئەو بابەتەنێک کە زۆر گرنگە چەندین دێ پێش ئێستا لە ناو گوندەکانی ئێمە هەبوو بەڵام ئێستا بۆ نەماوە بۆ ئێمە هەموو ئەو بابەتانن کە بەڕاستی زۆر گرنگە گفتوگۆی لەسەر بکرێ ئەمڕۆ هەوڵین بەشێکی باس بکەین چکە بەڕاستی ئەوەندە دوور و درێژەکە لەبەر کەمی کات ئێمە هەوڵەیین بینیکەین بڵین ئەوەی کە زۆر پێویست و گرنگە گفتوگۆی لەسەر بکەین ئەگەر بگەڕێینەوە سەر چاخە کۆنەکان بگەڕێینەوە بۆ مێژوو مرۆڤ لە ناو سروشتاژیەوە مرۆڤ ئەندامێکی ناو ئەم سروشتە بووە سەردەمێکە پێوترێت سەردەمی ئانیمیزم یان لە هەندێ دەسەواژەی کە پێوترێت سەردەمی ڕۆحگەرایی بۆ پێوترێت ڕۆحگەرایی چونکە مرۆڤ خۆی بەدابڕاو نابینی لە سروشت و پێی وا بوو بەردێک شاخێک چڵەگیایەک و هەموو گیان لەبەرێک لەناو ئەم سروشتە هەمویان بەشێکن لە یەکتری ئەگەر ئێمە سەیری گوندەکانی خۆمان بکەین ئەو کاتەی مرۆڤی ئێمە لەناو گونداژیاوە کشت و کاڵی کردووە هەر پێداویستێکی خۆشی داوین کردووە زیانی بە سروشت نەگەیانەوە هەرچێکیش لەم پێداویستیانەوە هاتو بڵین لە بەرهەمهێنانی ئەم پێداویستیانەوە هەبووە کە پێی ئەڵێن پاشماوە چۆتەوە ناو سروشت هەندێک زۆربەی جارەکان خزمەتی بە سروشت و بە کێڵگەکەشی کردووە بۆچی لەبەروی ئەوەندە لە خێمی سروشتەکەیە بووە و ئەوەندە پارێزگاری لە سروشتەکەی کردووە خۆی بەدابڕاو نەبینیوە سروشتەکەی لە خزمەتی خۆیان واسیری نەکرۆ کە ئەم سروشتە ئەوی لە ناو سروشتە بێ هەمووی لە خزمەتی ئەم مرۆڤە بێ واتە زیهنەتێک و بیرکردنەوەیەکی مرۆڤ سەنتەرانی نەبوو بەڵکو خۆی و هەموو ئەوەی کە لە ناو سروشتە هەیە بە یەک ئەبینی دواتر لە ساڵی 1800کانە ئەتوانین بڵین بە تایبەتر لە ساڵی 1866 زاراوەی ئیکۆلۆژی بەکارێت ئیکۆلۆژی واتای چی؟ ئیکۆلۆژی واتە زانستی ژینگە ئەمە زانستێکی ژینگەیە بۆ یەکەم جار لەلایەن زانای ئەڵمانی ئێرنست هایکڵەوە لە کتێبی مێژووی دروستبوونە ئەم زاراوایە بەکارهاتووە بەس چیە لەم زاراوە بۆ بۆچی لەبەروی چەند جارێک من ئەمڕۆ ئەم وشەیە بەکارێنم بۆی پێم خۆشە بڵین پێناسی بکەم ئەم زانستە زانستی لێکۆڵینەوەیە لە کۆی ژینگە هەموو ئەوەی کە لە ناو ژینگەیە ئەوەی کە مرۆڤ پێڵێ زیندوو نازیندوو چونکە ئێمە پۆلێنی ئەومان کردو کە لە ناو ئەوەی ژینگەیە هەیە ئەوەی لە ناو سروشتەکەمانە هەیە
بۆیە هەموو ئەوەی کە لەناو ئەم سروشتە هەیە لەلایەن ئەم زانستەوە کە زانستی ئیکۆلۆژیا ڕاوە ئەکرێ. مەدی حەسۆفی خاتونێکی کووردە کە دکتۆرای هەیە لە بواری ژینگە ئەو ئەڵەیە ئیکۆلۆژی بریتێ لەو پەیوەندی لە نێوان زیندەوەر خۆیاندا هەیە لە ناو خۆیانە و لە نێوان ئەوەی کە لە دەروەی مرۆڤ و هەموو ئەوانەی کە لە ناو سروشتا هەیە هەموو پێکەوە ئەو پەیوەندیە و ئەو کارلێک و ئەو بڵین سوودگۆڕینە و هەر جۆرێک لە پەیوەندی هەیە هەموو ئەمانە پێکەوە کە ڕاواکرێت کە گفتوگوی لەسەرکرێ پێوترێ زانستی ژینگە زۆر بە کورتی لە هەموو پێناسانەوە توانی بڵین ئیکۆلۆژی گزارشتە لە زانستێکی بەرفراوان پەیوەندی بە پاراستنی مرۆڤ و دەورەوەر و هەموو ئەوەی کە لە ناو سروشتا هەیە و هەموو ئەو بارودۆخە هەموو ئەو دۆخە بایۆلۆژی سۆسیۆلۆژی سروشتی کلتوری و نەریتی سایکۆلۆژی هەموو ئەمانە پێکەوە ئەم ئیکۆلۆژیە دروستەکەن و هەموو ئەو فاکتەرە لەسەر ژنان و ئێمە لەکوێی ئەمانان ئێمە تەنها لە خستنە ڕووی کێشەکانمان وەکو ناوەندە ئەکادیمیەکان وەک توێژینەوەکان تا ئێستا تەنها لە خستنە ڕووی کێشەکانان وەکو ڕێکخراوەکان تا ئێستا لە ناو کۆمەڵگایە ڕۆڵی وشیارکردنەوەمان بینیوە ئەیکی ئەگەینە ئەوەی ئاشتی و ئاسایش لە ڕێگەی ژینگەیەکی تەندروستەوە بنیادنین ئایا ئاشتی و ئاسایش پەیوەندی بە ژینگەوە هەیە لەوانەیە ئەم پرسە بۆ هەنێکمان تازە بێ ئاسایش و ئارامی پەیوەندی بە ژینگەوە چییە لەکوێ من گەم ئاشتی و ئارامی یان ئاشتی نەرێنی چییە ئەی ئاشتی ئەرێنی چییە ئەمانە کۆمەڵێک پرسن کە ئێستا لە دنیاە قسەی لەسەرەکەیە بەڵام لای ئێمە هێشتا بە شێوەیەک لە شێوەکان یان نامانە خۆمانی لێبین یان پەراوێزمان خستون هەتا سیستمی سەرمایەداری من ئەگەڕێمەوە بە سەدەی 15 بەڕێزان کاتێک کۆلۆمبۆس ئەڕوات ئەمریکا ئەدۆزێتەوە باشە ئەسڵ بۆ ئەمریکا ناگەڕێ خۆتانزانەوە بۆ هندستان نەگەڕێ لە داماوی خۆیان ونبوونیانە ئەمریکا ئەدۆزێتەوە لە کاتێکە دانیشتوانی ڕەسەنی ئەمریکا بەڕێزان کاتێک کۆلۆمبۆس ئەگاتە ئەوێ بە ئەمریکای باکوور و ناوەڕاست و باشوورەوە بە 96 ملیۆن پەسەند ئەمە خۆیان نووسیانەکەوە تە لە دەستنووسی خۆیانەوە داگیرکارەکانەوە ئەڵێن بە مەندە مەزندە ئەکرێت تەڵان لەوە زیاتری شوێ نازانی باشە دەزانن لە ماوەی داگیرکاری 50 ساڵدا لە سەدا 96 ئەو ژمارە بناوبن تر بەڕێگای کوشتارە جەنگە نەخۆشی نەخوازرا و ڤایرۆسەکانە کە بۆیان نەبن و پاشانیش بەڕێگاکانی ترە دەبنە هۆی لە ناوبردننی مرۆڤەکان جا من لێرایەوە سەرەوەی کە لە ئەساسا مرۆڤ لە سروشتایە نەک لە دەروەی سروشتایە من لە ناو بازنەی سروشتایە ئێمە ڕەگەزێکین لە سروشت نەوەک لە دەروەی سروشت نەوەک ئەو سەردارەی کە باسمان کرد ئێمە لەسەرەوەی ڕەگەزەکانی تر نین باس تۆزە لە ژیانکردنی مرۆڤ لەگەڵ سروشتا ئەەکەم و دینە سەر ئەو شۆڕشەی کە باسکرا لە ڤیدیۆ و هاوڕێکانم باسییان کرد من یەک تۆس پڵتر ئەشمەنا ئەو بابەتەوە کێ بەرپرسیارە لێی لەکوێ و کەی و بۆچی باشە و ئەو سیستەمە چۆن دێ سروشت جیا ئەکاتەوە لە مرۆڤ ئێوە لەم لان و ئێمە لەو بەرین ئێمەین کە بڕیارە دەین لە سروشت ئێمەین کە سەرمایەی لێوە دەرەهێنین و پاشان وەکوتم ڕاوەشانەکە تا ئێرە ئەەکەم بەڵام لایەنێکی هیوابەخشیشمان هەیە کە ئەو جوڵانەوانن کە لە دنیا بەردەوامن و ئێستا هەن و لە نێویشیاندا کشتتوکاڵی سروشتی و لە نێویشیاندا و هاوڕیانەمان کە لە لایەنی ئاو هەوا و هەموو ڕێگەزەکانی تراکارەکەن وەکەسانن ئەمڕۆ ڕۆژی بردمانکردنیش زانکۆی سلێمانیە لە قەڵاتزە کە بۆ هۆیان لە دەزانی کۆمەڵێکی خوێندکاری زانکۆ هەروەها خەڵکی قەڵاتزە و کارەساتە ئێمە ئەمانەوەی لەوە دەست بکەین کە کارەساتەکانی جەنگ و شەڕەکان تەنها نابنەوەی شەیدکردنی هاوڵاتیانمان کە سەری ڕێژنەوەش بۆ مشەیدانی تۆبارانکردنی زانکۆی سلێمانیدا ئەنەوێنین بەڵکۆ بێتە هۆی وێرانکردنی ژینگە واتە پشکی شێری کارەساتەکان لە ڕێگەی شەڕ و شۆڕەکانەوە
بەرامبەر ژینگاکەوێ و دواتر کارەساتانە بەرەنجامەکانی بۆ ماوەیەکی دوور و درێژتر دەمێنێتەوە و کاریگەری لەسەر تاکەکانی هەموو کۆمەلگا دروستەکە و لە لایەکی کەشەوە ڕۆژی فرەی دیبلۆماسیەتی فرەیە کە بەشێکە ئەتوانین بڵێن لە دیبلۆماسیەتی گشتی و لەو ڕوانگەشەوە کە پرسی ژینگە پرسێکی نێودەوڵەتیە ئێمە ئیتر پێویستە لە ئاستی ناوخۆیان نمێنینەوە وەکو چۆن پرسی تیرۆرکاری لە ئاستی جیهانە بۆ کرێ بە هەمان شێوەش پرسی ژینگە پێویستە لە ئاستی جیهانە لە ڕێگەی دیبلۆماسیەتی ژینگەیەوە کاری بۆ کرێ چالاکیەکانی ئەمڕۆژ هەر لەو چوارچێوەیە ئابووری و ژینگە وەروەها کارەسەتە ژینگەیەکان و کۆچی ژینگە و کاریگەری سیستەمی سرمایه‌داری و سیستەمەکانی کە لەسەر قوڵکردنەوەی کارەساتە ژینگەیەەکە. پانێڵی کە ئەمڕۆ کراوە توانین بڵین چالاکیەکە ئەو چالاکی کە ئەمڕۆ کراوە بە سێ سیمینار کە هاوبەشی پێکردنی پرسەکانی ژینگێ لەگەڵ بەشداری بووان لەگەڵ ئامادەبووان و دواتریش پشوویەکی ساعت و نیوی پێکەوە وەرەگرین و دوایەوە چالێکی کە کەشمان هەیە لێرەیە هەر ڕێکخراوی چەمک ئامادەی کردووە سوپاسیانەکەین ئەوش ڕواندنی نەمامە بۆ بۆنەوە. Kaki yan çalışıyor. Ama bakar ya.